نعقد هذا اليوم السبت 16 آيار الجلسة الأولى لمجلس الوزراء لەگەڵ دەستپێکردنی کارەکانی کابینەی نوێیەمی حکوومەتی عێراق سەرۆک وەزیران و وەزیرە متمانە پێکراوەکان چەندین بڕیاری بەپەلەیان لە بەرژەوەندی گشتی هاوڵاتیاندا دەرکرد. هەنگاوێک کە وەک هەوڵێکی خێرا بۆ بەدەستهێنانی متمانەی گەل و دەنگدەرانی حیزبە جیاوازەکان دەبینرێت، بەتایبەت لەم کاتەدا کە وڵاتەکە بەرەو جەژنی قوربانی پیرۆز هەنگاو دەنێت و هاوڵاتیانی عێراقی بە پەرۆشەوە چاوەڕێی باشترکردنی بژێوی دەکەن. عەلی زەیدی سەرۆکی کابینە نوێیەکە لە یەکەم کۆبوونەوەی فەرمیدا 22 ڕێنمایی گرنگی ئاڕاستەی سەرجەم وەزارەت و پارێزگاکان کرد کە تێیدا جەختی لە خێراکردنی خزمەتگوزاریەکان و نەهێشتنی ڕۆتین لە فەرمانگەکاندا کردەوە. سەرۆک وەزیران داوای کرد سەرجەم وەزیرەکان لە ماوەی هەفتەیەکدا بە فەرمی داراییەکانی خۆیان ئاشکرا بکەن. هەروەها جەختی کردەوە نابێت هیچ گۆڕانکاریەک لە پۆستە باڵاکاندا بکرێت پێش هەڵسەنگاندنی فەرمی و زانستی بۆ کارەکانی فەرمانبەرانی پێشوو. هاوتەریب لەگەڵ ئەم ڕێنماییانەدا وەزیرە نوێیەکان با خێرایی هاتوونەتە مەیدان بۆ جێبەجێکردنی ئەرکەکانیان. عەلی سەعدی وەهێب وەزیری نوێی کارەبا فەرمانی توندکردنەوەی کارەکانی ناوەندی تایبەتی وەڵامدانەوەی سکاڵاکانی هاوڵاتیانی دەرکرد و ڕایگەیاند باشترکردنی کارەبای نیشتیمانی لەم هاوینەدا ئامانجی سەرەکییانە. لەلایەکی دیکە وەفا الحساری وەزیری دارایی فەرمانی بەردەوامی دەوامی فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتی ژمێریاری لە ڕۆژانی پشووی فەرمی هەینی و شەممەدا دەرکرد بە مەبەستی تەواوکردنی ڕێکارە داراییەکان و دابینکردنی موچەی سەرجەم فەرمانبەران و خانەنشینان پێش هاتنی جەژنی قوربان. هاوکات لە هەنگاوێکی دیکەدا باسم محەممەد عەبادی وەزیری نوێی نەوت بەخشینی 100,000 دیناری وەک هاوکاری و دیاری جەژن بۆ سەرجەم فەرمانبەرانی هەمیشەیی فەرمانبەرانی گرێبەست و کرێی وەزارەتەکەی ڕاگەیاند. لە کەرتی گواستنەوەشدا وەهەب حەسەنی وەزیری نوێی گواستنەوە پلانەکانی بۆ باشترکردنی گواستنەوە بەرەپێدانی فڕۆکەخانەکان هێڵی یاسمانی فۆکەس خستنە سەر بەندەری فاو ڕۆژەی گەورەی ڕێگەی گەشەپێجان خستە ڕوو کە جەبنە هۆی گۆڕینی هاوکێشەی ئابووری وڵاتەکە. شیکەرەوە سیاسیەکان پێیان وایە کە ئەم هەنگاوە میدیایی و خێراییانەی سەرەتای چەمەنی کابینەی زەیدی گزارش لە ڕکابەریەکی تند دەکەن بۆ ڕاکێشانی خێرای سۆزی دەنگدەران لە سەرەتای دەست بەکاربوونەوە. بەڵام دوجار سەرکەوتنی ڕاستەقینەی ئەم متمانە وەرگرتنە بەندە بە جێبەجێکردنی دروستی کارنامەی گژگیری حکوومەت و ئەو 22 خاڵە و چاکسازی بنەڕەتی لە پرۆسەی ڕیشەکێشکردنی گەنجەڵی و ئاسانکاری کاروباری هاوڵاتیان لا عراقي نويدا مواطنين وتبسيطها. منح المساحة الكافية للإعلام المهني في تغطية جولات الوزير ونشاطات الوزارة.